لی سنور باجار موصل بدهان کنیسه لی هنه و زور بیوان ده کاول کرینه چه جلای چکدارن داعش و هاد بونه ویران کرن یان جی لسردم آزاد کرنا موصل چکدارن دولتا اسلامی خوته دا حشار دا بون لو ما ببونه آرمانجن فروکین جنگی نوکر رخراوا یونسکو به هفکاری دگل ولات امارات و به هماهنگی دگل ریوبریا شینوارن پارزگه نینوا ده رابن به آواکرن و نیجنکرنا چندین کنیسان لموصلا کون شواز آواکرن ده هر لسر نخش کون بیتنو او پارچن لحاتین وکرن وکو بره ده وگرینن عندنا تقريبا احصائيه تقريبا نوکەمە ئامارێک هەیە نێزیکی 3000 پارچێن شینواری ناوە خربەیان داهاتینە دەرخستن. ئەف پارچێن دیên ئاواهی پێدوی شەنگستانە و دیڤدا بە ئانەهیا خودێ ئەم دێ دەست بە نیژەنکردنا کەنێسێکین. دەربارەی نەخشێ کەنێسێ ئەم هەمی دەما هەوڵ دەدەین ئاواهەیە کەڤنار ڤەگەڕینە سەر شێوازێ بەرێ و پاراستنا جیهێن شینواری بکەین. ئەم دێ ڕابین بکومکردنا ئەوان پارچە و دەمێکی نێزیک دێ بکارئینین دەمێ ئاواکردنا نیژەنکردنێدا. بالتأكيد تواجد الكادر الآثاري بێگومان هەبوونا کارمەندێ شینواران ئەوێن هاتینە ڕاستپاردنج بۆ هەر پرۆژەکێ شینواری المووسڵێ ئەوێن نوکە کار لەسەر دکەن و وەکو بەرێ ڤەگەڕینن و ئەو لە گۆڕی پیڤەرێن شینوارێ نێودەولەتی کار دکەن دگەل ڕێکخراوە یونسکو و ڕێکخراوێن نافنەتەوی لە دەستپێکێ سەرەدەریەکە تایبەت گەل ئەوان ئاواهیان تێکردن ئەم هەمی پارچێن شینواری جودا دکین ئەوێن بە سەدەما شەڕێ داعشێ پارچە پارچە بووین و دەست بە نوژەنکردنا ئەوان جیهێن شینواری دکەین. برپرسê kenîsên Siryanî û Katolikî li Sinûrê parêzgeha Neynewa wesa bû dengê Amerîka got avakirin û nîjekirina kenîsên Mosilê dê bîte fakterekê serekî ku Kiristiyan vegerin û mêjoya evê deverê berze nebîtin. لا يعود فقط للمسيحيين نەبتەنێژ بوو مەسیحیان باشە بەلکو بۆ هەمی عێراقی و گشت وڵاتیان جیهانێ باشە گرنگیە ڤەگەڕیانە ئەوان کەنیسان گرنگیەکە مێژوویە شارستانیە ئولیە و کومەڵایەتیە هەروەسا گرنگیە گەشتیاریە ژی بڕاستی دە هەمی واراندا gelek girengin. Li Sinûrê bajarê Mosilê zorbeyî kenîse hatine kavilkirin bitinê Kenîsetil Beşar e par sal hatiye avakirin li aliyê cepê bajarî û dihê te zanîn ku mêjoya hindek kenîsan vedgerîte 1500 salan. Lewma qonaxa êkeya projê rêxirawa UNESCO dê avakirina Kenîsetil Tahîre bîtin û Kenîsetil Sae ji ber ku mezintirîn û kevintirîn kenîse ne li Sinûrê parêzgeha Neynewa. Kawa Umer Dengê Emerîka, Mosul.